شارەزایانی بواری کەشناسی هۆشداری دەدەن لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا شەپۆلێکی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتتر سنووری دارەی گەرمیان دەگرێتەوە. ئێستا تیمەکانی شارەوانی و تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاودێری گەرمیان و قایم قامێت سەررجەمیان لە حاڵەتی ئامادەباشییان و باستەوە دەکرێت ئێستا ئاستی ئاوی ڕووباری سیروان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەرز بووەتەوە. دەڕۆینە لای کاک مۆیەد ئەحمەد بەڕێوەبەری ئاودێری گەرمیان بزانین ئەوان چی ئامادەکاریەکیان کردووە و ئێستا ئاستی ئاوی ڕووباری سیروان چۆنە و ڕۆژانە چەندێک ئاو لە بەنداوی دەربەندی خان بەدەدێتەوە. کاک مۆیەد سڵاوت لێ بێ کاتت باش. ئێستا ئاستی ئاوی ڕووباری سیروان چۆنە؟ ئێوە هۆشداریەکشتان دابوو لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئاودێری گەرمیانەوە، هۆشداریەکەتان چی بوو و هۆشداری بەشێ دەدەنەوە زیاتر؟ زۆر سپاس بۆ جەنابتان، بەخێر بەسەر چاو. وەکو لای هەموو لایەک ئاگادارە کە ڕێژێکی زۆر بارانبارین باریوە بەتایبەت لە پشمەنداوی دەربەندی خان و هەروەها لە خوارەوەی بە ڕێژێکی بەرچاو ئاوی ڕووباری سیروان زیادی کردووە. دەتوانین بڵین نزیکە بە 1200 بۆ 300 متر چرکە خەمڵێنێت. بۆ ئێمە هۆشداریمان داوەتە خەڵکی خۆمان بە تایبەتی وانی کە نزیکی چەمەکانن یا ئەوەی کە شوێنە بڵێن نزمەکانە کەپری گەشتیاریان هەیە یاکو مەڕماڵاتیان هەیە بە دوور بگرن بۆی سەلامت بن بە خۆیان و ماڵم ناڵێن. ئەو کەسانی کە بەتایبەت لە نزیکن لە ڕووباری سیروان چۆن خۆیان پارێزن و ئاستی ئاوەکە تا چەند بەرزە بێتەوە؟ بەڕاستی ئەبێ لە شوێنە نەمێن وەکو ئاو ئێمە زەمان ئەوە ناکەین چەندێ بەرزە بێتەوە، چونکە احتیمالە بۆ ڕێژە بارانە کە سبەینێ باسیەکەن لەوانەیە زۆر بەرز بێتەوە، لەوانەیە مۆجەکەش کەم بێتەوە دابەزێت هیچ زەرەدی نەبێت. بۆ ئێمە داواکارین لە هەموو خەڵکی خۆمان تکاتان لێکن ئەوانەی نزیکی چەمن دۆڵن دوور بکەونەوە هەتاکو ئەم مۆجە تەواو بێ. ئینشاڵڵا ڕۆژی شەمە بۆ یەکشەمە مۆجەکە ئەبێتەوە، ئەو کاتە ئەزانین وەزعەکە چۆنە بێت. وەکو بەڕێوەبەرایەتی ئاودێری گەرمیان قسەتان کردو لەگەڵ بەنداوی دەربەندی خان کە ڕۆژانە چەندێک ئاو بەردەدەنەوە؟ ئێمە بەردەوامی کۆنتاکتمان لەگەڵ بەنداوی دەربەندی خانە بگرن نە ڕۆژانە بەلەوانەیە بە سەعاتیش خەبەرمان هەیە، ئەویش داهاتی خۆی ئەزانێت چونکە لە ئێران و داهاتێکی زۆری بۆ دێ. ئەو تەنسیقەنیە لەگەڵ بڵین کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە نازانین چەند دێت و وەزع ئێوان چۆنە. بێگومان ئەوان ئاو زۆر بێت حتمن دەربەندی خان زیادیەکات، ئەگەر بەکەمبوونێ ئەوانیش ئەوش کەمێکات. باشە، هیچ مەترسیەک دروستە بێ بۆ ناو شاری کەلار یاخود ئەو شارانەی بەتابەت نزیکن لە ڕووباری سیروانەوە؟ بەڕاستیەکو بەرداوانەی ڕووباری سیروان زەرەدی بۆ شار نییە، چونکە سیروان دوورە لە شارەوە، بەڵام چەم و دۆڵەکان ئەوانەی بە تایبەتی چەمی گازینەوە کە ساڵانە بڕێکی باران تێت لەوانەیە مەترسی دروست بکات. ئەوش مەترسیەک لەوەیە کە خەڵکی خۆی بە زیادەڕێی چۆت ناو چەمەکانەوە گینە ئینشاڵڵا ترس نابێت. باشە، بە تایبەت ئێستا نزیک کۆڕنشی کەلار قسەتان چیە لەسەرەوەی کە چەند ماوەیەک هەیە نزیکی کۆڕنشی کەلارە؟ بەڕاستی لە نزیک کۆڕنشکەلار ماڵمانی هەمووی دوور خراوەتەوە، تقریبان لەوانەیە 700 متر دوورن، هیچ ترسێکیان لەسەر نیە ئینشاڵڵا، بەڵام هەر وەکو بڵێن بۆ ئاگاداری خۆیان با خۆیان پارێزن. باشە، ئەی باخەکانی نزیک ڕێگەی ڕزگاری بۆ کەلار ئایا مەترسی هەیە لەسەر ئەوان؟ هۆشداریتان پێداون؟ بەڕاستی ئەو باخانە ئێمە زوو ئاگادارمانش کردو نووسراویشمان کردووە، ئەو چەمەی کە ئەچی بۆ باخەکان بەداخەوە خاوەن باخەکان خۆیان بە جۆرە تەسکیان کردوێتەوە کە خۆی ئاوەکە ڕانەکێشێ. بۆ ئێمە نووسراومان کردووە ئاگاداریشمان کردوێتەوە، ئینشاڵڵا لەم ڕۆژانە بە فەرمی وایان ئەچێت کە ئەو چەمانە وەکو خۆی لێ بکەنەوە بۆی ئاوەکە ڕابکێشێت. ئەمەی گوێبیستی بوون بریتی بوو لە قسەکانی بەڕێز مۆیەد ئەحمەد بەڕێوەبەری ئاودێری گەرمیان سەبارەت بەوەی کە شەپۆلێکی بارانباری ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان بە گشتی ویدارەی گەرمیانش دەگرێتەوە. ئەوان هۆشداری تەواو دەدەن بەو کەسانی کە لە چەم و دۆڵەکان نزیکن لە چەم و دۆڵەکان دوور بکەونەوە بەهۆی ئەوەی کە ئێستا بەنداوی دەربەندی خان بە شێوەیەکی بەرچاو بەردەدرێتەوە، بارانبارینیش ئێستا بەردەوامی هەیە، بۆی هۆشداری دەدەن بەو کەسانی کە نزیک چەم و دۆڵەکانن لە چەم و دۆڵەکان دوور بکەونەوە بە تایبەت لە نزیک ڕووباری سیروان.